سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆەوە دێمەوە خزمەتان لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، کاک ئەنوەر حسێن کتێبێکی تازەی لە چاپ داوە بە ناوی ئەزمون و شۆڕش. ئەو کتێبەی بە بۆنەی 46مین ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان چاپ کردووە. بەداخەوە هێشتا ئێمە کتێبەکەمان نەبینیوە، بەڵام کاک ئەنوەر حسێن خوێندنی زانکۆی لە سلێمانی تەواو کردووە و لێپراوی دەستگای ئایدا بۆ فکر و لێکۆڵینەوەیە. کاک ئەنوەرجان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. کاک محەیە ئەم کاتە هەموو کاتێکت خۆش و سپاس بۆ جەنابێت و بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. ئەگەر هەروە بە کورتی تۆزێ باسی ئەو کتێبەمان بۆ بکەی، باستان کردووە کە لەگەڵ 29 کەسایەتی قسەت کردووە و ڕاو بۆچوونی ئەوان بەرامبەر بە یەکێتی نیشتمانی لەو کتێبەدا هاتووە. تۆزێک سەبارەت بەو کتێبە، چونکی بەداخەوە ئێستا من نەمبینیوە و زۆریشم هەوڵدا هەر سەرکەکەی چاو لێ بکەم یا بیدایەتەکەی چاو لێکم، بەڵام نەکرا. باسێکی کورتمان سەبارەت بەو کتێب بووە. کاک هیوادارم لە داهاتوە کتێبەکەت بەدەست بێ. ئەمە دەقی ئەو کتێبەیە کە چەند ڕۆژێکە لە چاپ هاتۆتەوە وەکو جەنابەت باس کرد. لەو کتێبە باز لە دامەزراندن و مێژووی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ و لە زاری ئەوانەوە ئەو مێژووە جێگرێتەوە کە بەشێکیان لە دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان، بەشێکیان لە هەر کادرە لە پێشینەکان و مێژووی و قەدیمیەکانی یەکێتی بوون و هەندێکیان لەوانەیە کە پێشتر لە ناو یەکێتی بوون جیابوونەوە نەماون و هەندێک لە ئەو کادرانەی کە هێشتا بەردەوامن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەو تایبەت بە فاعیلی باشووری کوردستان ئەوان ڕوانگە و بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و ساڵ ڕۆژی دامەزراندنەکەی و بەشێ لەو مێژووە کە خۆیان تیا بوون ئەجێڕنەوە و چۆن دەستی پێکرد و چەنە لە هەلومەرجێکی ناهەموار و دژوارە بوو. بەشی دووهەمی کتێبەکە کە فاعیلی ڕۆژهەڵاتە، لەوێش سکرتێری حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کەسایەتیەکان کە دەور و نەخشیان هەبووە، ڕۆڵیان هەبووە لە هاوکاریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز مامجەلال لەو دەورانەیە و گوێبیستی ئەو هەواڵە بوون و ئاگاداری ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. ئەوان سەمیمانە و دۆستانە شۆڕژگێڕانە هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردووە. ئەوان ئەو مێژووە جێڕنەوە لە پەیوەند بە باکووری کوردستان، ئەوانەی کە لەناو ئەو حرەکەتە سیاسیە بوون و دەور و نەخشیان هەبووە و ئاگاداری پەیوەندی نزیکی دۆستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز مامجەلال بوون و بۆ ڕۆژئاواش بە هەماشێوە و زایدەن دوو کەسایەتی گرنگ کە ئێستا هاوسەرۆکی کۆنگرێ نەتەوەی کوردستان کەنەکەن، ئەمانە ڕاوبۆچوونی خۆیان دەربڕیەوە و ئەم کتێبە بەتەنها بەڕاستی قسەکردن نییە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان، قسەکردن لەسەر ئەو مێژووە و ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە و دەخالەتیان هەبووە و دەور و نەقشیان هەبووە و ئەم حرەکەتە تازەیەیان لە دوای هەرسی 1975 لە باشووری کوردستان بۆ گرنگ بووە وەکە حرەکەتێکی چەپ و ڕادیکاڵ و حرەکەتێکی چەپ و مارکسیز لە باشووری کوردستان خەریکە سەر هەڵەدا و ڕوبەڕووی ڕژەی بەعزە بێتەوە. ئەوانە کاک محەیە لە هەلومەرجێکە بۆ کە بارودۆخی باشووری کوردستان زۆر نالەبار بوو و شۆڕش هەرسی هێنابووە حکوومەتی عێراقی و بەعز پیان وا گوزارش کە شۆڕش لە کوردستان زیندوی نابێتەوە. بەڵام گرنگی ئەم کتێبە لەوەیە کە هەموو هێزە شۆڕژگێڕەکان، هەموو کەسایەتی شۆڕژگەڕەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوای کوردستان پشتیوانی ئەم حرەکەتیان کردووە و ئەمە لێرە ئەوە ئەجێبرێتەوە و ئەوان چیان بینیوە و چیان کردووە و دەور و نەخشی ئەوان چی بووە وەکە هەواڵەکەیان بیستووە چەنە مؤثر بوون و چەنە توانیویانە دەعمی ئەم حرەکەتە بکەن. بۆیە بەشێکی گرنگی ئەوەیە کە ئەم کتێبە ئەیە بڵێ ئەگەر پشتیوانی ئەم هێزە سیاسیانی پارچەکانی تری کوردستان نەبووایە، ڕنگ بوو شۆڕش بۆ شکڵە سەرکەوتو نەبێ وەزوو گەشە نەکەوە و باسی ئەوش کراوە کە بەشێک لەو هێزە سیاسیانە شەهیدیان داوە، قوربانیان داوە، بەشێ لە پێشمەرگە و سەرکردەکانیان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایەنانیان کردووە و گیانیان لەدەستاوە. بەڵێ زۆر سپاس. باشە کاک ئەنوەر، ئێستا کە ئەو باسانە حتمما کراوە بە توور و تەفسیری، بەڵام ئەگەر ئاوڕێ بدەینەوە 46مین
ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتمانیە ئەگەر ئاوەڕێ بدەینەوە لەو کاتە کە شۆڕشی نوێ دەستی پێکرد و هەر بۆ جۆرە خۆشتان ئاماژتان پێکرد لەگەڵ ئێستا ئەگەر هەڵی بسەنگێنین پێتان وایە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو جێگە و پێگەی و ئەو سەردەمە تەقەن لە بدایەتەوە زەعیف بوو بچووک بوو بەڵام زۆر سەریع پەرەی سندوو ببوو بە هێزێکی سەرەکی لە کوردستانی باشوور بەڵام پێم خۆشە بزانم فەرق و جیاوازیەکان هەم ئەو کەسایەتیانە چۆن باسیەکان هەر بۆ خۆتان چۆنی هەڵە سنگێنن ئەو کاتە و ئێستەی ئەوەی جەنابەت ڕاستە لە ڕاستیە لە 75 و کە مێژوەکەی دامەزرانەکەی بریتە لە 1/6 ئەوەی کە جەنابەت باس کرد لەبەرەوەی کە لە باشووری کوردستان شۆڕشی پارتی دیموکراتی کوردستان هەرەسیە نابوو بۆیە ناومێدی زۆر ڕووی لە خەڵک کرد بوو بۆیە حرکەتەکە هێواش ئەکەوتە سەر پێی خۆی و کۆمەڵی ڕەنزدەران و مەسەلەن بزوتنەوەی سۆسیالیستی کە ئەوانە دواتر بوون بە لەگەڵ بچنەوەی شۆڕژگەڕان بوون بە سێ باڵی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وردە ئەوانەیە کە بەشێکی زۆریان پێشتر لە شۆڕژا بوون بەشداریان کرد بەڵام کارێزماتیکی ئەم حرەکەتە خودی جەنابی مامزرای بوو لە سەرەتاوە حرەکەتێکی بچوو بوو وەکو ئەو ناومێدی کە باڵی کێشاو بەسەر خەڵکە تاسیری زۆر دانابوو کە بەشداری شۆڕش ناکەن کە شۆڕش ناتوانێت سەرکەوتوو بێ و بەعز بە هێزێکی زەبەلاح و بەو پەڕی بێویژدانی بۆ پەڕی تیژی دڕەقانە خەریکی سەرکوتکردنی خەڵکی کوردستان و شۆڕشەکەی بوو بۆیە وردە گەشەی کرد بەڵام لەبەرەوەی کە مەسەن بۆشایەکی سیاسی و لە نەبوونی حرەکەتێکی شۆڕژگەڕانە بۆیە وردە گەشەی کرد وە گەشەکردنەکەی یەکێکیان پەیوەندی بە ئەو ڕابەرایەتی سەرکردایەتیەوە هەبوو کە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڕێوە برد و دوای ئەوە وەکوتم ئەو هێزە سیاسیانەی مەسەلەن لە ڕۆژهەڵاتی کوردستان چ هێزە سیاسی شۆڕژگەڕەکان و چ ئەوانەی کە لە ڕووی ئیدۆلۆژیەوە وەکو مەسەلەن کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان و بنەماڵەی موحتەدی بە تایبەتی کاک سەلاحی موحتەدی و کاک محەممەدی حاج عەلی لە بێژوێ پێم وایە گەر شتیبانە بم و زۆر کەسایەتی پشتیوانی ئەم حرەکەتیان کرد وەجایدەن هەندێک لە شۆڕژگەڕانی حیزبی دیموکراتی کوردستان و دوجار مەسەلەن لە ڕۆژاوای کوردستان بەڕێز حەمید دەروێش و خەڵکانی وەکو عومەر شێخموس کە خۆی بوو بە دەستەی دامەزرێنەر و خەڵکانی تر پشتیوانی ئەم حرەکەتیان کرد لە باکوور هەڤاڵخەجۆ حرەکەتێکی سیاسی پێش دروستبوونی پارتی کرێکارانی کوردستانەوانە پشتیوانیان کرد و لە هەموو پارچەکان بۆیە مەبەستمە بڵێم ئەو پشتیوانیەی ڕۆژهەڵاتیەکان و ڕۆژاواییەکان و باکووریەکان زایدەن ئەو ئینرژی ئیمکانات توانێت کە لە باشوور هەبوو هەمووی وای کرد حرەکەتەکە بەهێز بێەوە ئەمە خاڵێکی بوو خاڵێکی تریەوە بوو کە ئەم حرەکەتێکی جیاواز بوو لە حرەکەتی پێش و حرەکەتی سیاسی پێش و کە حرەکەتێکی نەتەوەیی ئاباڵ لە ناسیۆنالیستانە بوو ئەم حرەکەتە خۆی وا دەرخست بوو کە حرەکەتێکی شۆڕژگەڕانەی چەپ و مارکسیستیە و هەردوایە بۆیە باڵی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆمەڵەی مارکسلینیستی کوردستانی عێراق بوو بیدایەت دوایش بوو بە کۆمەڵی ڕەزدەرانی کوردستان بانگەشێوەیە کرد کە نوێنەرایەتی بزوتنەوەی چەپ و کرێکاری و خەڵکی زەحمەتکێش و کرێکارانی کوردستانەکە بۆیە ئەمە لەو دەورەیە ڕۆڵی گەورەی هەبوو لەوەی کە خەڵک لە دەوری حرەکەتێکی چەپ کۆبێتەوە بەشێک لە هێزە چەپەکانی ئەو پارچانەی تریش هەر بەو دەلیلە پشتیوانیان لە شۆڕش و لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد جاوە بە شوێنی خۆی کە لە دواترە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو چەپ و حرەکەتە مارکسیستیەوە بەرەو ڕاست و بەرەو لادانە ڕوا و ئەکەوێتە سەر ڕێسکەیەکی تر ئەوە بابەتێکی ترە بەڵام ئەو مقاومەتێکە دەستیدایە بەرامبەر بە بەعس وای کرد کە بەشێک لە دەوڵەتانی وەکو لیبیا وەکو سووریا و تەنانەت هەندێک جار باز لە یەکێتی سۆڤێتی ژەکرێ پشتیوانی لە ئەمە بکەن بەرامبەر بە ڕژێمی بەعس و هیچ حرەکەتێکی تر لە باشووری کوردستان نەمابوو جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ڕەزدەرانی کوردستان بۆیە بە نەزەر ئەو مێژووە مێژوویەکە کە ئێستا ئەم کەسانی کە لەنا ئەم کتێبە ئەیگێڕنەوە ئاسان نییە و سادە نییە و پێویستی بەڕاستی بە مەحاڵ بووە و پێویستی بە لێبوردەی و لە خۆبردون هەبووە بەڵام بەڕێی من پشتیوانی ئەو پارچانی کوردستان ڕۆڵ دەور نەخشی گەورەی هەبوو لە سەرکەوتنی شۆڕشەکە. کاک ئەنوەر
طبعا پشتیوانی ئەو هێزانە هەروە بە خۆشتان ئاماژەتان پێکرد بەشێکی دوایە کە لێ نەبوو ینی تەسیراتی شۆڕشی باشوور بەعام ئەو کاتەی واپاتی دموکراتی کوردستان بوو لەسەر هەموو چوار بەشی کوردستان تاسیری هەبوو وە کاتێکە ئەو شۆڕشە لەخەرە هەرسی هێنا ئەو بۆشاییە بوو بەهۆی ئەوە کە ئەو هێزانە زۆر بە گەرمی پشتیوانیان لە یەکێتی نیشتمانی کردوە بژانەوەیەک بوو و طبعا هێزی وا هەر بۆ جۆرە خۆشتان شارەتان پێکرد حتا کەسایەتیان نرد بۆ نمونە کۆمەڵە کاتی خۆی هاوڕێ خانەی نرد بۆ ناو ڕێزەکانی یەکێتی نیشتمانی دواتر دکتۆر جعفەر و مامۆستا ئیبراهیم و هەندێک کەسایەتی ئەوە هەتاکو بووە هەتاکو ئەو ئاخرێش پێش لەوەی کە ڕژیمی سەدام بڕوخێ ئەو پەیوەندیانە هەر بووە یارمەتیەکان هەر بووە بەڵام ئەوەی وا ئێستا چاوی لێ بکەین لە یەکێتی نیشتمانی خۆشتان باستان کرد بەرەو ڕاست چووە وەزعیەتی لە پێناسە یەکێتی نیشتمانی کوردستانە ئەوترێ سەر بە باڵی سوسیال دموکراتە و ئەندامی سوسیال بەڵێ لە دنیاە ئایا بەڕاستی ئەوە ئەتوانین ئەگەر بۆ خۆشتان ئاگدار بن ئێستا سوسیال دموکراسی لە دنیا بۆ خۆی تووشی قەیرانی ئیدۆلۆژی بووە ئایا ئەتوانین بڵێن یەکێتی نیشتمانیش تووشی قەیرانی ئیدۆلۆژی بووە لە ڕاستیە ئەوەی جەنابەت دێڵێ ڕاستە و بە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان بەشێکی زۆری هێزەکان بەرەو ڕاست و نەتەوەیی چوون و ئەوانش کە بەیەکێتی نیشتیمانی کوردستانی شەوە کە خۆیان بە هێزی سۆسیال دیموکرات دەزانن ئێستا بۆ چوونێک هەیە لە ڕانگەی مارکسیستەکانەوە کە سۆسیال دیموکراتەکانی شەرسەر بە باڵی ڕاستن و ئەو دیعایی کە سەبارەت بە چەپبوونەیەکەن زۆر واقعی نییە لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێی من کە لە باشووری کوردستان یەکێکە لە هێزە پێشەنەکانی بزنەوەی خەڵکی کوردستان و دەور نەخشی هەبووە و ڕۆڵی هەبووە بەڵام سەبارەت بە ئەوەی کە لە ڕووی ئیدۆلۆژیەوە بە نظری من ئیدۆلۆژی لە ناو ئەحزابی سیاسی لە باشووری کوردستان تەواو کاڵبووتەوە و بە تایبەتی دەور نەخشی حرەکەتی چەپ یانەوانی کە و ئەوەی کە بانگەشەی سۆسیال دیموکراتی ژەکرێ بەڕێی من یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێک وەکو ئەندامی سۆسیال ئینتەرناسیۆناڵ نەیتوانی و پرەنسیپەکانی سۆسیال دیموکرات بوون لە ناو جامعەی کوردستانە پیادە بکە جێبەجێکە بەو دەلیلەی مەسەلەن لە سادەترین پێناسەکانی سۆسیال دیموکراسی عەدالەتی کۆمەڵایەتیە کە لە باشووری کوردستان بە گشتی عەدالەتی کۆمەڵایەتی زعفی هەیە و خەڵک گلەیی هەیە لەم بابەتە و مەسەلەی شەفافیەت و ناعەدالەتی و گەندەڵی ئەمانە بەشێکی زۆری لە کوردستان بوونی هەیە و لە هەمان کاتە ئێمە شایدی ئەوەی زۆر مەسەلەن بەشێک لە ژنان گلەییان هەیە وەکو پێویست لە کۆمەلگا دەور و نەخشیان پێ نادرێ و مەسەلەن بەشێک لە ژنانە کوژرێن هەموو ئەوانە بە نەزەری من و هەموو ڕوانگانی کە سۆسیال دیموکراتەکانی ئێستای مەسەلەن وەکو وڵاتێکی ئەسکەندەناڤی مەسەلەن پیادەیەەکە نەتوانراوە لە کوردستان پیادە بکرێت بۆیە بە نەزەری من سۆسیال دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرڕایەوەی کە دیفاع لە ئازادیەکان و ئازادی ڕاگەیاندن و ئازادی عەقیدە و بەیان و ئازادی ژنان و زۆر بابەت دەکا و دەور و نەخشی هەبووە لەم بارەیەوە بەڵام بە نەزەری من یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بێت تەواو هێزێکی سۆسیال دیموکرات بێ و مانیفێست و پرەنسیپەکانی سۆسیال دیموکراتی جیهانی جێبەجێ بکە و چاو لە سۆسیال دیموکراتەکانی ئەسکەندەناڤ یا سوید و نەرویژ و دانیمارکە بە نەزەری من هێشتا هەنگاوی پێویستی هەڵنەگرتووە بەڵێ ئەلبەتە کاک ئەنوەر داوای لێبردن سوسیال دموکراتەکانی ئسکەندیناویش کە زۆر بەناوبانگ بوون لە ئاستی جیهانیە بۆ مەسەلەی عەداڵەتی ئیجتیماعی یا لێرە شتێکی پێڵێن بە ناوی کۆمەڵگای ئازاد و کۆمەڵگای کە بەخەرە لەو کۆمەڵگا خەڵک ژیانی ئاسایی ببێت ئەوە لەوە زۆر دوورکەوتوێتەوە ئەوە من بۆیە وتم مەسەلەی قەیرانی ئایدۆلۆژیە مەبەستمەوەیە کە دێتە سەر جوابدانەوە بە پرسەکانی ڕۆژ جوابدانەوە بە مشکلاتی ڕۆژ
زۆرتر نزیکە بنەوە. ئێستا سوسیال دموکراسی بۆ نمونە لە وڵاتی سوێت کە من لەوێژیم لە وڵاتی سوێت سوسیال دموکراسی بە تەنیا خۆی ناتوانێت دەوڵەت پێک بێنێ، مەجبورە بەشێک لە ئەحزابی ڕاستی لەگەڵ خۆی خستووە و بۆ نەوە ئەوە توانیوێتی لە دەوڵەتا بەشداری بکەوە. ئەوە ناتوانێت زۆر سەقامگیر بێەوە، ناتوانێت زۆریش بەردەوام بێت. ئەگەر ئێمە بینە سەر مەسلەی کوردستانیش یەکێتی نیشتمانیش تا ئەندازەیەک ئەگەر بیرە بیتە سەرەوەی کە چۆن هەڵسوکەوتی کردە زۆرتر نزیک بووەتەوە لە پارتی و تقریبا سیاستێک ئەباتە پێشەوە کە مەجبورە وای لێ بکەم بەبەستمەوەی قەیرانەکە لەوە سەرچاواگرێ. ئەمە بووە بەوەی کە هێزی تریش زیاتر قدرەتمەند بن بەهێز بن وەکو ئیسلامیەکان و وەکو هێزی تر. ئەگەر لێرە ئەحزابی پۆپۆلیستی ڕاستیسم یا ڕاست زۆر بەهێزە بن لە کوردستان لە رابطە لەگەڵەوە بەرەنجەرایاناتی ئیسلامی بەهێزە بن. ئایا هیچ کارێکە کرێ بۆ ئەوەی ئەم یەکێتی بخرێتەوە سەر هەرە ڕێگەی پێشوەی خۆی؟ هێوەی جەنابەت ڕاستە سۆسیال دیموکراتی ئێستا لە دنیاە گرفتی هەیە و بەش لەوەی کە لە جەنابەت دێڵی لە ئەسکەندناڤێ پاشەپشی کردو و لە بەشێ لە وڵاتانی پێشتر کە تەنانەت لە وڵاتانی خۆراوای ئەوروپا لە نەمساوانە کاریگەر بوون ڕاستەکان و پۆپۆلیستەکان دەسەڵاتیان نووسن. بەڵام ئێمە خوازیاری ئەوەین کە هێشتا ئەوەی کە لە ئەسکەندناڤیا کراوە مەسەلەن سۆسیال دیموکراتی وەک هێزی نیشتیمانی کوردستان 150 بکە. ئێمە ڕەنگە لە هەرێمی کوردستان بە 100 ساڵی تیژ ناتوانین ئەوەی کە سۆسیال دیموکراتەکان مەسەلەن خستویانەتە ئەجێندای کاریانەوە، نەک ئەوەی کە ساختار و بنەما فکری و بنەمای مێژوویەکانی ئەوەی کە سوید و ئەسکەندناڤیا وا لێ کردو. خۆ لانی کەم ئەو سۆسیال دیموکراتانە لە دەسەڵاتیانە زۆر تەرحی باش و زۆر مەسەلەن مەسەلەی بێهداشت و پەروەردە و سیستەمی تەندروستی و ئازادی میدیا و ئازادی ژنان و وەگیەکی لە پەرلەمان و لە سیستەمی سیاسی هەموو ئەوانە خۆڕەنگەشتی زۆر کۆن و مێژووی نەبن. ئێمە مەسەلەن فلانی کەمەمانەیە کە بەشێک لەوانە جێبەجێکرێ. سەبارەت بەوەی کە جەنابیشی دێڵێ بە نەزەری من ئەوەش دروستە مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەهۆیەوەی کە پاشەکشێکی دۆ لە ئیدۆلۆژیکی خۆی بۆیە زۆر جارەبینی تاڵەموویەکی باری یەکێتی لە پارتی جیاکاتەوە کە بە نەزەری من ئەم تاڵەمۆ پێویستی بە فراوانبوون هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی ئیدۆلۆژی و استراتیژی و هەموو بەهاکانی ئینسانی کۆمەلگاوە پێویستە تاو جیاتر بێ لە پارتی دیموکراتی کوردستان و مەسەلەن لانی کە مەسەلەی ئینسانی و چەبوون و سۆسیال دیموکراتیەکەی و خزمەتی کۆمەلگا مەسەن پیاچوونەوەی پێیا بکە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ مەسەلەن ڕەخنەوەی لێبگیرێ بۆ هێزی یەکەمیە لە کوردستان. بۆچی لە دەی لە 75 تا دەورانی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هێزی شۆڕژگەر بووە کە دەور و نەخشی زۆری بووە بە داوای لێبردن لە بینەرانی خۆشەویست کێشەیەکی تەکنیکیاتە پێشەوە پەیوەندیمان لەگەڵ کاکەنوەر پسرا. کاکەنوەرجیان دیسان بەخێر بیتەوە لە قسەکانتان ئاباسیوەتان کەرەگەر لە کوردستان ئێوە بتانتوانایە هەر بە ئەندازەی ئەوەی وا پەنجای ئەوەی وا لە سکاندیناوی کرا بتانتوانایە لە کوردستاندا بمەردەیە جێبەجێ بکرێت زۆر زۆر جێگەی خوشحاڵی بوو. لەوە فەرموو درێژ بجەمە قسەکانت. باسی ئەومان کرد ئێمە مەسەلەن زۆر کۆمەلگای کوردستان زۆر خوشگوزەرانتر و باشتر و عەدالەتتر و شەفافترە بووە کە بەشێکی زۆری ئەو مەبادیەکان و مانیفێستەکانی سۆسیال دیموکراسی لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە کە جێبەجێ بکرایە کە بەداخەوە نەکراوە. ئەوە دیوێکیش باسی پەیوەندیەکە ئەو پەیوەندیە کاڵبوونەوەی پەیوەندیە ئیدۆلۆژیەکان و بەرنامەی یەکێتی و پارتیمان کرد. مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ ئەوەی کە لە ڕابردوو و لە سەرەتاوە دەور و نەخشی هەبوو لە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ڕێخستە بوو ئەبێ ئەو دەور و نەخشەی بمێنێ یا هەبێ یا زۆرتریکە و بە نەزەری من ئەوە خاڵێکی گرنگە کە هیوادارم لە دەورانی داهاتوو بتوانێت ئەوە بکە کە هێشتا ڕەخدەی کۆمەلگای لەسرە وەکو هەموو هێزە سیاسیەکانی تر بەڵام لەگەڵەوەشە خەڵکی کوردستان ئومێدی زۆرتریان چاوەڕوانی زۆرتریان لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بەڵام کاک مەحیبابەتێکی گرنگ هەیە ئەوەی کە لە حزوری جەنابی مام جەلال یەکێتی نیشتیمانی کوردستان
هێزێکی کاریگەرتر و دەوڵ نەخشی زۆرتر و لە مەبادیەکانی سۆسیال دیموکراتی و مەبادیەکانی هیومانستی و ئینسانی و ڕێزگرتن لە مەسلەی ژنان و ڕێزگرتن لە تێکۆشەرانی ئەحزابی سیاسی پارچەکانی تری کوردستانیش وەڵ دەوڵ نەخشی گەورەتری هەبوو لە ئینتەرناسیۆنال و لە عێراق لە منتەقەیە هەموو ئەوانە بە نظری من بەشێکی زۆری پەیوەندی بە خودی شخصی جەنابی مام جەلالەوە بۆ لەکە ئێستا لە غیابی ئەوە بێگومانێکێتی نیشتیمانی کوردستان لە بەشێک لەمانە پاشەخشەی کردووە. بەڵێ بێگومان کەسایەتی مام جەلال تاسیری زۆری بووە، بەڵام شتەیە کە بە نظری من زۆر جێگەی سەرنجە چای لێ بکەین سوسیال دموکراسی لە ئوروپا زۆر خۆ لەوێ تەقەن لێرە چەک نییە، خۆ زۆری چەک نییە کە ئیبرێتەوە ئەوەی وا ئەبێ بە هێز و پشتیوان بۆ هەر حزبێکی سیاسی خەڵکە خەڵک ئایا چەندێ پشتیوانن و تۆ چەندێ لە هێزی خەڵک ئیسفاداکەی. ئەوەی وا ئێمە بینیمانە لە کوردستان کلێنێکی زۆر لە بینی جەماوەر و دەسەڵاتدا هەیە، چۆن ئەم کلێنە ئەبێ پڕ بکرێتەوە بڕاستی؟ لە ڕاستیە ئەو کلێنە لە بیدایەتە کاگم حیابا بڵم لە دوای راپەڕ لە سەرەتای راپەڕین خەڵکی کوردستان باوەشە ئەم بۆ هێزە سیاسیەکان کرد بۆ پشتیوانی ئەم حرەکەتە سیاسیانیان نەکردوە چۆن لە ڕابردوو قوربانیاندا بوو لە دوای راپەڕین و لە خراپی بارودۆخی ئابووری و لە فشاری بەعز بۆ سەر هەرێمی کوردستان و دوجار تەنانەت لە شەڕی ناوخۆ و لە پەلاماردانی داعش و ئەوانە بەدەیان هەزار پێشمەرگە شەهید بۆ گیانیان بەخشیدوە لە بەلاو وڵاتە. بەڵام وەختێکە مەسەلەن بارودۆخی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ئابووری باش لە بارودۆخێکی سەخامگیری باشە هەبوو، بێگومان بەشێک لە کۆمەلگای کوردستانە باڵم خەڵکی زۆر لە کۆمەلگای کوردستانەوانەی کە پێشتر باسم کرد گرفتیان هەبوو، گلەیان هەبوو، ناڕزایەتیان هەبوو لە مەسلەی ناعەدالەتی، لە مەسلەی گەندەڵی، لە مەسلەی زۆر بابەتی تر پەیوەندی سیاسی ئەحزابی سیاسی لەگەڵ وڵاتانی منتەقەکە و دەخالەتی وڵاتانی منتەقەکە و هەندێک جار لەسەر مەسلەی فقر و بێکاری و لەسەر مەسلەی کوشتنی ژنان و ئەمانە هەمووی بە نەزەری من ڕەخنەی خەڵک بوو لە هێزە سیاسیەکان و بۆیە هێزە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبوو مەسەلەن ئەم ڕەخنە و نەزەر و بۆ چوونانە بە نەزەری ئەتیبار وە بگرێ و کاری لەسەر بکە و بتوانێت مەسەلەی کە جەناب زۆر خۆ هێزی سیاسی لە هەموو دنیا کاک مەهیوایە لە سکەندەناویەوەی هێزی سیاسی ئەگەر جەماوەری لە پشت نەبێ ئەگەر نفوذ و کاریگەری نەبێ دەور و نەخشی نابێ و ناتوانێت بۆیە مادام پێویست بۆی ئەجێندایەک و بەرنامەیەکی باش بەجێکی کەواتە پێویست بۆیە کە خەڵک لە پشتت بن و خەڵکێک کە قوربانیان داوە لە ڕابردوو ئێستاش ئامادەی ئەو قوربانیدانن. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەشێک لە خێزانی و خانەوادەی شەهیدان و ئەنفاکراوەکان و کیمیابارانی هەڵەبجە و زۆر لەوانەی کە لە ڕابردوو قوربانی گەورە گەورە و زەبەلای حێندا بوو لە پێناو نیشتیمان و ئەوانە گلەیان هەیە بۆ نمونە ئەو گلەیانە بە نەزەری من هێشتا زۆری ماوە و هێشتا لە شوێنی خۆیەتی گلەیەکانیان بۆیە ئەبێ وڵام بەم گلەیانە بدرێتەوە وڵام بە خواستەکانی خەڵک بدرێتەوە مەسەلەن خەڵک داوای کارەبای بەردەوام داوای مەسەلە سیستەمی تەندروستی باش داوای سیستەمی پەروەردەی باش ئەوانەیەکە و داوای خۆشگوزەرانی زۆرترێکە و خەڵک حەقیەتی ئەمما فەسادانەی خۆی داوا بکە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە مەسەلەن لە زۆر شوێنە نەیتوانیوە بیکە ئەوە کاگم هەیە بەمانەیەوە نی خەڵک حکوومەتی هەرێمی کوردستان یا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەت دەکاتەوە بەڵام خەڵک تەوەقوعی سەقفی تەوەقوعەکان لەسەرەوەیە و ئەوێ خۆشگوزەران بژی و ئەوێ مەسەلەن ئازادی زۆرتر هەبێ و ئەوێ بەرابەری زۆرتر هەبێ و ئەوێ مەسەلەن بارودۆخی ئابووری و ژیان و مەعیشەتی و باشتر بێ و سیستەمی پەروەردە و بێداشت و تەندروستی باشتر بێ ئەمانە حەقی سادەن. بە نەزەری من باشووری کوردستان یا هەرێمی کوردستان سەرڕایەوەی کە لە بەردەم مەترسی وڵاتانی منتەقەیە سەرڕایەوەی لە بەردەم گروپگەلی مەترسی وەکو داعشایە و ئەوەی کابینی ڕۆژانە تورکیا و ئێران و وڵاتانە دەخالت دەکەن گرفت و بەرینگسانسە هەموو گرفتانە حەقیقی واقعین و لەم بارەیەوە یەکێتی نیشتیمانی بەسەر لە تەنها شەڕی داعش مەسەلەن لە ڕیزی پێشەوەی شەڕەکان بووە و مەسەلەن بەشێکی زۆری شەهیدی داوە بەڵام قسەکەوەیە کە ئەو مافانەی خەڵک داوایەکە ئەبێ یەکێتی بەڕسمی بیان ناسێ و ئەبێ لە پشتیان بێ و ئەبێ و بتوانێ مەسە ئەو گلەیانی کە خەڵک خانەوادەی شەهیدان و خێزانەکان مەسە ئاشتیان کاتەوە و گلەیەکان بە نەزەری ئەتیبار وەربگرێ. ئێوە بۆ خۆتان
هەست بەوەکەن ینی گەژبێنن بەوە کە یەکێتی بەرەو ئەوە چێکە ئەو کەلێنە پڕ بکاتەوە. لە ڕاستیە هیوادارین کە بتوانێت ئەوە بکەوە هیچ بەڕێی من هیچ مەسەلەن فۆرمێکی تر و هیچ شێوازێکی تر نییە بۆ وەڵام نەدانەوە بە خەڵک ینی هەرەوەیە کابێ ئەو کەلێنانە پڕکاتەوە و گوێ لە خەڵک بێەوە داخوازەکانی خەڵک جێبەجێەوە تەنها ئەمە ڕێگا چارێ. بەڵێ کاک ئەنوەر ئێوە لە قسەکانتان باسی ئەوەتان کرد کە هێزەکانی ئەو سێبەشەی تری کوردستان باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات یارمەتیان داوە و یەکێتی نیشتمانیش لە کات و ساتی خۆیان بە هانای ئەم بەشانەی تری کوردستانەوە چوە و یارمەتی داون. ئێستا ئێمە ئەبینین کە لە باکووری کوردستان ئەوە ڕۆژانە حکوومەتی تورکیا زیاتر و زیاتر زەخت دەخاتە سەر خەڵکی کوردستان، هێزی سیاسی لەوێ ئەخاتە زیندان و دووریان خاتەوە لە ساحەی سیاسی. لە ڕۆژاوای کوردستان ئەگەر نیمچە دەسەڵاتێک هەیە بەڵام ئەویش زۆر لەلایەن هێزەکانی ترەوە فشاری لەسەرەوە هەمیشە لە خەتەرایەوە ترسیەوە هەیە کە ڕۆژێک دیسان داگیر بکرێتەوە. ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ خۆتان زۆر چاک ئاگدارن ترەوە لە کۆڵبەرەوە بگرەکە کوژرێ ئیعدام و دەستگیرکردنی هەڵسوڕاوانی سیاسی و کرێکاری و هەموو شتانە هەیە. یەکێتی نیشتمانی ئەبێت چۆن لە بەرامبەر ئەم وەزعیەتاوە لە شوێنەکانی کوردستانەوە هاتوۆتە پێشەوە پیشان بدا کە هاوچارە نووسە لەگەڵ ئەو بەشانەی تری کوردستان چی ئەبێ بکا بۆ ئەمە؟ کاڵمحێ لە ڕاستیە ئەو کتێبەی کە لەبەردەستمایەوە جەنابەت بە قسە و باسەکەی لەسەرەکەین ئێمە ویستومانە بزانین مەسەلەن هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە زمانی خۆیانەوە چیان کردو بۆ ئەم شۆڕشە و بۆ باشووری کوردستان و مەسەلەن کە لە زمانی مەلا مستەفاوە و لە دواتر لە دەورانی شۆڕشی تر و لە شۆڕشی نوێ و لە ڕاپەڕین و لە سیوێکی ئاب و لە هەموو کارە ساتانی مەسەلەن کە بەسەر خەڵکی باشووری کوردستانە هەبووە خەڵکی ڕۆژهەڵات دەرگا و ئامێز و باوەشیان ئاوەڵا مەسەلەن بەردەوام پشتیوانیان لەم حرەکەتە شۆڕژێڕێک و ئەمە بۆ باکوور و بۆ ڕۆژ ئاواز بەستە. ئەمان ئەم مێژویان جێڕاوەتەوە کە مەسەلەن چۆن پشتیوانیان کردو چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی سەربازیەوە چ لە مەسەلەوەی کە تۆ باس کرد مەسەلەن بە ڕۆژهەڵاتی کوردستان بە نموزەوە یەکەم شەهیدی کۆمەڵی شۆڕژگەڕ یا بەڵام کۆمەڵە لە ناوریزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کارخانە لە دڕی لە ناوچەی ماوە شەید و دوجار دکتۆر جعفەر و کاک ئەمینی حسامی ئەفو کاک ساعیدی وەتەندۆست مامۆستا ئیبراهیم لەم شارەکەتەیە بوون و جەمیلەی ڕەحیمی و گوڵەی قوبادی ئەوانە خۆیانەی جێڕنەوە لەو مساحەبانی کە من کردومە کە ئەوان چون بۆ دەورە و ڕاهێنا لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە و مانجەلا چەنە دامیکردن و چەنە پشتیوانی کردوون لەو کار مەسەلەن ئەمە لە ڕۆژاوا وتم کاک عومەر شێخموس بۆ خۆی لە دامەزرێنانی دامەزرێنانی یەکێتیە مەسەلەن بەشێکی زۆری ئیمکاناتی تەکنیکی و ڕادیۆ ئەوانە بەشانی مامۆستا حەمید دەروێش کە گیانی لەدەستداوە خەڵکانی تر بەڕێوەچووە و لە باکووری کوردستان مەسەلەن زۆر خەڵکان نێنەوە مەسەن لە یەکەم بەیاننامەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کراوە بە زمانی فارسی لە ڕۆژهەڵاتی کوردستان کاک حەسەن قازی کردوێتی و مەسەلەن وەکوتم بنەماڵەی مهتەدی کاک عەبدوڵڵا و کاک سەلاحی برای و مەسەلەن ئیبراهیمی عەلیزادە و بنەماڵەی عومەری ئیلخانی زادە و ئەوانەی تر هەموو ئەوانە پشتیوانی گەورەی حرەکەتە بوون. بۆیە بە نظری من لە بەرامبەر ئەو پشتیوانی کە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزەکانی ئەم پارچەی کوردستان و خەڵکانی سیاسی و ڕۆشنبیر و دوجاریش لە دەورانی ترە مەسەلەن لە دەورانی بەعسا مەسەلەن پەیوەندیەکانی کۆمەڵە و دیموکرات لەو مێژووە لەگەڵ بەعس هەتا ئێستاش بەپێی هەموو بەڵگەنامەکان هیچ تەسیرێکی لەسەر باشووری کوردستان و خەڵکی کوردستان و منفی نەبووە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە باکو زۆر جار چەک و چۆڵی خۆیان کە لە باسییان کردو بەشی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لێداوە و ئەم پەیوەندیانە بە نەزەری من جێگای ڕێنووساشە و لە دەورانی ئێستاە بە نەزەری من یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەکشەی کردووە لەم پەیوەندیانە لەگەڵ هێزە سیاسیەکان
و لەگەڵ خەڵکانی ئەم پارچەی کوردستان ئەو بۆ مانایە کە پەیوەندیەکە نییە بەڵام قسەکەەوەیە کابێ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە هێزی خەڵکی کوردستان بزانێ و داخۆشی لە مافەکانی خەڵکی کوردستان لە پارچەکانی تری کوردستان بکە چه ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوبەڕووی خەڵکی سیاسی کۆڵبەر و هێزە سیاسیەکانەکرێ و چه ئەوانەی ئۆپۆزیسیۆنن لە باشووری کوردستان و پێویستیان بە ئیمکاناتێ پێویستیان بە هاوکاری هەیە و پێویستیان بە دڵنەوەیەوە پێویستیان بە پشتیوانی سیاسی و عسکەری هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بێسێ2 ئەمە بکە کە زۆر جار نەیکردووە و ئەمانە لە باکووری کوردستان چۆ فشارانەی لەسەر پارتیکرەکانی کوردستانەوە چۆ فشارانی لەسەر هەدەپەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەورانی ڕابردوو زۆر باجی داوە لەم پێناوە بەڵام پێویستی بە بەردەوامیە مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان فڕۆکەخانەکەی لە سلێمانی داخرا نوێنەرایەتەکەی لە تورکیا داخرا و هەتا ئێستا حکوومەتی تورکیا ڕازی نەبوو بەکردنەوەی قونسوڵخانە لە سلێمانی کە لە هەولێر هەیەی لە مووسڵ هەیەی لە بەسڕایەتی لە بەغا سەفارەتی هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پارتیکرێکارانی کوردستان هەیە ئەم پەیوەندیانە تورکیا پسڕانوێتی بەڵام بەڕێی من ئەمانە شەرافەتمەندانەیە ئەم پەیوەندیانە مەسەلەن مادام لەسەر مەسەلەی داکۆچی لە پارتیەی کوردستانە لەسەر خەڵکی کوردستان لەسەر مافەکانی کوردستانە با ببێ ئەمە بۆ ڕۆژهەڵات جێبێ و لە ڕۆژاوای کوردستانیش بەڕێی من یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەورانی 2011ەوە کە خۆسەری دیموکراسی و هێزەکانی پێدە دەسەڵات دەگرنە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە شەڕی داعش چ لە پشتیوانیکردن دەور و نەخشی هەبووە مەسەلەن ئێمە لە بیرماندە هێزەکانی دژە تیرۆری بەڕێز بەسەر پەرشتی بەڕێز کاکلا و شێفزەنگی هاوسەرۆکی ئێستایەتی چەکی دانێ و هاوکاری کردن و پشتیوانی کردن و لە دەورانێکی ترە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی بەڵام هەموو ئەم پشتیوانیانە بۆ ئەم پارچانەی کوردستان لە زەمەنی جەنابی مامجەلال زۆر باش و زۆر بەرز بوو و زۆر مەسەلەن پێزانی بەو هاوکاریانە مەسەلەن پەیوەندیەکانی لەگەڵ ئەو هێزانە لەگەڵ کەسایەتیەکانی ئەو هێزانە کە لەم کتێبەیە کار محیباس کراوە کە مەسەلەن چۆن مامجەلال ڕێزی لەگرتون و چۆن هاوکاری کردوون و چۆن مەسەلەن مەسەلەی بوونی ئۆپۆزیسیۆنی پارچەکانی تری لە کوردستان بە شتێکی حتمی زانیوە و هەرگیز نەچۆتە ژێرداوە و خواستەکانی ئەو وڵاتانەوە بۆی کە ئەم ئۆپۆزیسیۆنانە بە جۆرە بۆیە بە نەزەری من ئەوەیە کە یەکێتیە بێت چ ئەوەی کە لە ڕابردوو هێزانە کردویانە و چلەوەی کە ئێستا حکومەت و باڵا دەستە و ئیمکاناتی هەیە ئەم ئیمکاناتە بەشێکی بەڕێی منەوێ بەشێکی بخاتە خزمەت هێزە سیاسەکانی ئەم پارچانە و خەڵکی ئەم پارچانە و مەسەلەن ئەبێ ئەگەر قرارە مەسەلەن من هاوڵاتیەکی سلێمانیم یا هەولێرم لە باشووری کوردستان ئەمە بۆ هاوڵاتێکی سنە و سەقزیش ڕاستە ئەمە بۆ هاوڵاتێکی ئامەدیش ڕاستە و ئەمە بۆ هاوڵاتێکی قانیفروش ئەبێ دروست و ڕاست بێ بە نەزەری من باشووری کوردستان یەکێ لەم بیرۆریانی کە لێرە جێدراوەتۆ پێ وایە کاگیبراهیمی عەلیزادەی جێڕێتەوە لە یەکێ لە کۆنگرەکانی کۆمەڵە ئێمە مافی پەنابەری سیاسی بۆ خەڵکی باشووری کوردستانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دەورانی ئەوەی کە ئەوان لەوێ دەسەڵاتیان هەبوو قبول کردبوو لە ناو کۆنگرەکەیە کە ئەوە بەڕسمی بناسیین کە چی ئەڵێ جەنابی مامجەلال هەر ساڵ لە کۆنگرەکەمە بەشدار بووە پێوتم جامن ئەگەر مافی سیاسی بێتم لە ئەوروپا وەریەکەم بۆچی ئەو شتانە ینی من چ پێویستم بۆیە بێم لای ئەو مافی پەنابەری وەرگرم یان قبول کردم یاچی ئەوە وڵاتی خۆمە دەی باش هەرە قسەی جەنابی مامجەلال ئێستا بێت جێبەجێکرێ بۆ هەموو هاوڵاتیەکی کوردستانی لێرە وڵاتی خۆیان بێ بەڵام بەداخەوە بە نەزەری من گرفتەیە مەسەلەن لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان لێرە لە هەولێر لە دهۆک گرفتیان نەخرێتە بەردەست و ئەم گرفتانە بە نەزەری من بەشێکی پەیوەندی بەو فشارانەوە هەیە کە وڵاتانی ئێران و تورکیای خەنە سەر هەرێمی کوردستان من ئەڵێم پەیوەندی دیپلۆماسی هەرێم لەگەڵ وڵاتانە هەبێ من ئەڵێم پەیوەندی و اعتیباری سیاسی هەبێ من ئەڵێم مەسەلەن ئۆپۆزیسیۆنی ئەم پارچانەی کوردستانە بێ ئەم بارودۆخی هەرێمی کوردستان ڕعایەتیان کە کردویانە بەڵام خۆ ناشکرێ مەسەلەن تەسلیم بن خۆ ناشکرێ مەسەلەن هەڵوێستیان نەبێ بۆیە بە نەزەری من ئەو پەیوەندی دیپلۆماسیانە پەیوەندێکی تەبیعی وەکو دوو ناوچە دوو سنوردوو هەرێم بەڵام نابێت لەسەر حسابی خەڵکی پارچەکانی کوردستان بێ و نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی قسەکە ڕوو لە ئەوە نابێ مەسەلەن هیچ دوو دڵی هەبێ لە پشتیوانیکردنی چه هێزەکان چه خەڵکی پارچەکانی کوردستان بەڵێ کاک ئەنوەر لە کۆتاییە پێم خۆشە پرسیارێکتان لێ بکەم مەسەلەی دیسان هەرچینەوە سەرەوە باسی پێشتر ئەوەی وە ئەو هێزانەی هێزی دەرەکی وەکو دەوڵەتەکانی ناوچە حتا هێزەکانی گەورەی وەکو ئەمریکا و وڵاتانی تریش لەسەر مەسەلەی کورد حەسێ بکەن و لە هینەکانی خۆیانە لە ئەو شتانەی کە بخۆیان لە ناوچادایان ناوە ئێگونجێنن لە حساباتی خوانایی گونجێنن ئەمە
لە چاو برۆڕەشی گەلی خەڵکی کورد نییە بەڵکو لەسەر ئەو هاوپشتیە گشتیەیە کە خەڵکی کوردستان هەیەە ئەنێوە ناتوانخوا هەموو خەڵکی کوردستان لەناو ببن بۆیە هەتاکو ئەو پەیوەندیە لەگەڵ خەڵک زیاتر بێت ئێمە توانین بە فارسی پیاڵەن بە ئاعتماد بە نەفس بەسەر قایمبوون لەسەر خۆمان زیاتر بچینە پێشە و هاوکاری بکەین دیسان بۆ ئەوە چەندێک ئەبێ هەوڵ بدرێت دیسان ئەو پرسیارەکەمەوە هەرچەند باسان کرد ئەبێ شتای سەرەکی بێ زەحمەت پێ بڵێ شتی سەرەکی بۆ ئەوە پەیوەندی نێوان دەسەڵات و جەماوەر زیاد بێ و ئەوە خەڵکی کوردستانەکانی کەژبی بینن بۆ ببن بە پشتیوان بۆ ئەبێت چی بکرێت بە کورتی زەحمەت دەبێت وڵا کاگەحی لە ڕاستیە ئەبێ مافی خەڵک بە ڕسمی بناسێنرێ و ئەوەی کە خەڵک خواستێتی لە بەڕسمی ناسینی سیستمی سیاسی ولا ئۆپۆزیسیۆن بوون لە مافی دەنگدان ولا مافی خۆ هەڵبژاردن ولا مافی خۆکاندیدکردن بەهرەمەند بێ و لە خواستە سەرەکیەکانی کە وەکو وتم لە سیستەمی پەروەردە لە بێهداشت و تەندروستی لە ئاو کارەبا و ڕێگاوبان کە لەی خەڵکە ئەبێ هەمووانە بە نەزەری ئەتیبار وەرگیرێ و لە ئازادی سیاسیەکان و لە ئازادی عەقیدە و بەیان ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ژنان ئازادی گەنجان ناوان هەموو ئەوانە ئەبێ مەسەلەن بەڕسمیت بناسرێ ئێمە گرفتمانەیە مەسەلەن بۆ معلوماتی جەنابێت چەندی جارەوەمان باس کردووە هەرێمی کوردستان لە ماوەی 12 ساڵی ڕابردوو 1700 ڕۆژنامەنووس 1700 حاڵەتی پێشێرکاری بەرامبەر بە 2000 ڕۆژنامەنووس کراوە بەڵام یەک پۆلیسیش مەسەلەن نەزیندانی کراوە نەسزادراوە مەسەلەن ئەمە کە ئێمە مافی ئازادی کاری ڕۆژنامەگەری و خەبەرنیگاری و مافی سیاسی بەڕسمیە ناسین کەواتە نابێت 5 ڕۆژنامەنووس دیرۆ بکرێت و نابێ ئەو هەموو ڕۆژنامەنووسە لێ درەسوگایەتی بێ بگەوی سزایەکیش نەبێت و لە هەرێمی کوردستان بەدەیان هەزار ژن کوژراوە لە دوای ڕاپەڕینەوە و بەشێکی زۆری قاتڵەکانی ئەمانە ئازاد کراون بە نەزەری من ئەمە داخوازی خەڵکە و مەسەلەن خەڵکە پرسێ بۆچی لە 1991 لە دوای ڕاپەڕینەوە هێشتا خزمەت گوزاریەکان وەکو پێویست نییە ئاوەکو پێویست نییە کارەباوەکو پێویست نییە ئەمانە بە نەزەری من ئەگەر مەسەلەن ئێمە زۆرجار حکومەت هێرێمی کوردستان بانگەشەوەی کردو کە کوردستانەکەین بە دووبەی لە ڕاستیە کوردستان ئاوەدانە لە چاوبەشێک لە وڵاتانی منتەقەکە و ئازادیشتیایە بەڵام هێشتا لە خواست موحی خەڵکانیە بۆیە بە نەزەری من ئەوەی کە پەیوەندی هەیە بە خەڵکی باشووری کوردستانەوەیەکە خواستەکانیان مافەکانیان داواکانیان لەبەر چاوبگیرێ و خزمەت گوزاری باشتریان پێشوژێ بێ و ئەوە بە نەزەری من واکاکە خەڵکی پارچەکانی تری کوردستانیش ڕوولێرە بکەن و نەکبێن بۆ کرێکاری نەکبێن بۆیان دابینکەن ئەبێمان بەڕسمی بێ ئەوان لێرە وەکو هەر هاوڵاتێکە گەوتم هەموو مافێکیان هەبێ مەسەلەن بۆچی تۆ هاوڵاتێکی کارمی هەیەی و کاتێکە گەشتویتە سیویل دوای ساڵێک 2 ساڵ ئیقامەتی پێدەن و پاسپۆرت و جنسیت بەڕسمی پێدەن بۆچی مەسەر هاوڵاتیەکە لە کوردستانی ئێرانەوە دێ لە کوردستانی تورکیاوە دێ دوای 10 ساڵ لە هەرێمی کوردستانی ئێستا ئیقامەتی پێ نەدراوە ئێستا جنسیەتی پێ نادرێ ئێستا مافەکانی بەڕسمی ناناسێنرێ بە نەزەری من ئەمە عیبەیە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و ئەمە ڕاستە ڕەنگە هەموو خەڵکێک شیاوی ئەوێ نەبێ بەڵام مەسەلەن تۆ دام و دەستگات هەیە بێ مەسەلەن ئەمانە مەسەلەن بە فیلتەری وردابەری ئەم مافانی بەڕسمی بناسی و نابێ مەسەلەن ئۆپۆزیسیۆنەکانیان پارچانە لێرە گلیان هەبێ یا مەسەلەن خواستەکانیان دابین نەکرێ یا مەسەلەن خەڵکەکانیان ئازار بدرێ یا خەڵکیان تیرۆر بکرێەوە بە نەزەری من یەکێتی نیشتیمانی کوردستان ڕقمی ئەوەی هێشتا هێزێکە توانای ئەوەی هەیە بتوانێت لە کۆمەلگای کوردستان دەور نەخشی زۆرتر و جددیتری هەبێ وەدیفاع لە مافەکانی خەڵک بکە بە نەزەری من پێویستی لەگەڵەوە بە پیاچوونەوە هەیە بۆ کەم و کوریانەی کە هەیەی و پێویستی بەوەیە کە سیاسەتی ڕۆشنتر واقعیتر پرخزمەت گوزاریتر لەناو حکومەتە پێشکەش بە خەڵکدا و پێویستی بەوەیە لەگەڵ هێزەکانی تر لەگەڵ پارچەکانی تر دەستپاوەڵاتر و سنگ و دڵفراوانتر بێ و بتوانێت لانی کە بەشێکی زۆری ئارمان و ئامانجەکانی مامجلال لەوانەیە ئەتوانێت جێبەجێکا و جێکاتەوە. زۆر سپاس کاک ئەنوەر لێپرسراوی دەستگای ئایدا بۆ فکر و لێکۆڵینەوە بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگ.
تا دیالۆگێکی تر ماڵەوە.